دووبارە سڵاوتانە بیازیان. تەوری ئەمجاری بەرنامەیەکی خەڵک تایبەتە بە بابەتێک کە زیاتر لە کۆمەلگە خۆرهەڵاتەکاندا زۆر گرنگی پێدەرێت. ئەویش دراوسێتی یان هاوسەیەتیە. دەوترێت هاوسەیەتی یاخود دراوسەیەتی لە نێوان ئێستا و ڕابردوودا جیاوازیەکی زۆری هەیە. هەندێک دەڵێن نەماوە، هەندێک دەڵێن بوونی هەیە، بەڵام زیاتر لە گەڕەکە میلیەکانی هەرێمی کوردستاندا ئەم دیاردەیە خود ئەم بابەتەوەکو خۆی ماوە. کەواتە با ئەو پرسیارە بکەین. بۆچی ڕێزگرتن لە دراوسەیەتی یاخود بۆچی ڕێزگرتن لە دراوسێ ئەرکێکی پیرۆز و گرنگە؟ ناوبڕێکی کورت و پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاوتان لەبێ ئازان بڵێ تەوری ئەمجاری بەرنامەی مایکی خەڵک تایبەتە بە دراوسێتی لە نێوان ڕابردوو ئێستادا. وەک باس دەکرێت دەوترێت هەندێک ڕخنە هەیە دەڵێت یاخود دەڵێن لە ئێستادا دراوسێتی وەکو خۆی نەماوە، وەکو جاران نەماوە. ئایا هۆکارەکەی چیەوە؟ جاران چۆن بوو، ئێستا چۆن بوو؟ ئێمە دەتوانین لە ئێستادا باس لەوە بکەین لە پەیوەندەکانتان هەروەها لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن تێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن. ئایا ئەو پرسیارە گرنگە کە هەیە لە ئێستادا بە سەبارەت بەم تۆوەرە بۆچی ئەگەر هات و ڕێز لە دراوسێ بگری ئەمە شتێکی گەورە و یان شتێکی گرنگ و پیرۆزە؟ ئایا ئاینەکان یاخود لە ئاینەکانە لە شریعەتی ئاینەکانە باس کراوە کە تۆ ڕێزە دراوسێ بگری وەکو شریعەتی ئیسلام کە زیاتر لە کۆمەلگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی یاخود لە کۆمەلگە خۆرهەڵاتیەکانە هەیە؟ ئایا لە ئاینەکانە ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوەی ئەم دیاردە یاخود ئەم حاڵەتە کۆمەڵایەتیە بچەسپێت لەناو خەڵکدا، یان شتێکی مرۆڤدۆستی یاخود ئینسانیە کە هەموو کەسێک هەڵدەستێت بە ڕێزگرتن لە دراوسێکی خۆی؟ دەتوانێت پەیوەندەکانتان باسی لێ بکەن. هەروەها وەک باسمان کرد دەتوانێت سەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن تێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ یەکەم پەیوەندیمان لە هەولێرەوە یوسفمان لەگەڵدایە لە هەولێرە. فەرموو کاک یوسف. هەموو کاتێکت زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی لەو تەوەرە جواناکەم. بەڕاستەوەرێکی باش تەڕبژاردە لەگەڵ ڕۆتە ئێم ڕێک کۆمەلگەی کوردەواری زۆر دەگوندێت. دراوسێتی لە پێشان زۆر خۆشتر بوو لە ئێستا، بەڵێ ڕاستە ئەوەش ئەگەڕێتەوە بۆی کە وەکو جەناب زۆر باز ڕێزگرتن و شتانە کرد کە ڕێزگرتن لە بنێوان تاکانی خەڵک کەم بۆتەوە. بەڵێ لێە بەڵێ گوێ بێتە. بەڵێ کاک یوسف. جەناب باسی ئاینەکانش کرد. ئاینەکانش دەورێ زۆر کاریگەریان هەبوو لە کۆمەلگەکاندا، بەتایبەتی لە کۆمەلگەی ڕۆژهەڵاتی ئێمەش کە وەک کوردستان ئاینی سەرەکیمان ئاینی ئیسلامە. ئاینی ئیسلام زۆر تاکیدی لە دراوسێتی کردێتەوە، بەڵکو ڕێگە چارەسەر بووە، هەر وای کردووە کە برەو بۆ پەیوەندی بێت لە نێوان هاوسێتیدا. حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەوەندە باسی دراوسێمان کردو وای لە ئەسکە ڕەنگ وتومە ڕەنگە. بەڵێ کاک یوسف. ئەلۆ بەڵێ گوێمانێتە. فەرموو. بەڵێ کاک یوسف. وتوتی ڕەنگە میراتی لێ بگیرێتەوە، دراوسێ میراتی بەڵێ دراوسێ بگرێتەوە. بۆیە زۆر تاکید کراوەتە لە ئاینەکان، حتا لە ئاینەکانی ترش زۆر تاکید لە ئەوە کراوەتەوە کە دراوسێ زۆر ڕێز دراوسێ بگرێت. ئێستا لە گەڕەکە میلیەکانی شاری هەولێر بەتایبەت دراوسێتی ماوە بە بۆ پێیکە ئەنی باشە، بەڵام لە هەندێک گەڕەشی کە نەماوە. بەڵێ لە گەڕەکە گەڕەشی ملیشە، بەڵام هەندێک ژیانی خۆمانەیە ناناسم. بەڵێ کاک یوسف کەواتە با گوێمان لە تێبینی گەلاوێش بێ لە سلێمانی. سڵاو لێ بێ. فەرموو. مرحبا کاک شوان چاکی. مرحبا. زۆر سپاس دەکەم. صحەتی باشە. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی و بەرنامەیە و لێ یەکەم. زۆر سپاس. بەڕاستی من دراوسێم هەیە، داوای دڵم بکەن ئەیان نەمێ، چونکێکم دراوسێکانم لە کۆنیشەوە هەتا ئێستا هەر باش بوون. بەڵێ گەلاوێش خان پێت وایە تۆ خۆتەڵی لەوە چێت تۆ تەمەنێکیان دراوسێتی جارانت دی بێ وەک باسی لێوە دەکەن، بەڵام پێت وایە لە ئێستادا دەوترێت نەوەی ئێستا یان لە کۆمەلگەی ئێستاە بڵێن لە زۆر لە گەڕەکەەکانی شار و شارشکەکانی هەرێمی کوردستان دەڵێن دراوسێتی وەکو خۆی نەماوە. کاک یوسف باسی لێوە کرد. تاشنەوە ڕاستەوە چۆن ێبینی تۆ؟ وەڵاهی من ڕۆژێکیان لە تەلەڤیزیۆنێک بووم، برایە قسەی کرد، وتی ماڵەکەمانە گواستەوە چین بۆ گەڕەکێک لە گەڕەکانی سلەیمانی، با ناوەکەی نەڵێم. وتی ماڵەکەمان داگەر سوتفە دایکم ئەمری خوای کرد، دایکم ئەمری خوای کرد و هاوارزیکەیان کرد ماڵەوە مناڵەکان و وتی کەس نەهاو بە دەنگمانەوە، وتی کەس نەهاو بە دەنگمانەوە. وتی منیش براکەم هات و تەلەفۆنم بۆ کردن و هەمویان هات و وتیان تەعزیە بادانێن، وتم کاکە تەعزیە چی دانی لێرە، بەخوا یەک کەس نەهاتوو بە دەنگمانەوە، هەڵسا هەڵی گرین بچین بۆ ماڵی خۆتان. وتی چین بۆ ماڵی خۆیان و تەعزیە تەواو بوو. وتی کاکە گیاندەی بابین ماڵەکە بۆ چاکەین. وتی بەخوا ماڵم بۆ چا ناکەیت، چۆن هاتووم هەروە ڕۆمەوە.
يعني بزانە تەسەور کە دراوسێتی ئێستا و ئەو سات چۆنە. بەڵێ بەڵێ سپاس بۆ یوسف لە هەولێر و سپاس بۆ گەلاوێژ لە سلێمانی بەڵا زەندیارە ئەوەی کە باس دەکرێت لە دەوترێت زیاتر نەوەی نوێیان گەنجان بە تایبەتی ئەوانی کە لە ئێستادا دەچنە نێوژیانی هاوسەرەتی دەوترێت ئەوان بە شێوەیەکی وەکو جارانیان وەکو ڕابردوو ئەرکی دراوسێتیان وەکو خۆی جێبەجێ ناکەن یان ئەوەی کە هەبووە جاران لە ئێستادا گۆڕاوەوە جیاوازیەکی زۆر بەخۆیەوە دەبینێت بڵێ کاک ئازادمان لەگەڵدایە لە کەرکووکەوە فەرموو کاک ئازاد. هەموو کاتێکە سپاس دەکەم. دەستخۆشی لە جەناب و لە کارمەندانی تەلەڤیزیۆنیان ئارتێکەم و لە بینەرانی زۆر سپاس بەناوی هەموویانەوە. زۆر سپاس کاکشوان مەسەلەی باڵێ جیرانەتی من بە سێ تەوەردا بەشەکەم بدەن سێ قسم ئەوەی جیرانی باڵێن ماڵی هەموو کەسێکمان جیرانی دوکان جیرانی دراوسەکانمانەوە دەوڵەتانەی کە جیرانمانن با بڵێن لە شەرعی ئیسلامە سیلەی ڕەحم دانراوە بە سەردانیکردنی با بڵێن جیران و یەکەم کەس ئەڵێ ئەگەر لێت قەومە جیران بەدەن تۆ دێ بەڵام ئێستەوە هەستەکەم بە ناوەی پێشکەوتنی تەکنەلۆژیا و ئەلم و با بڵێن تەکنەلۆژیاوە سیلێ ڕەحم ضعیف بووە چ دراوسێت کە سوکار ئەو بەو شێوەیانی وەکو جاران تام و چێژی جارانی نەماوە بۆ نمونە مناسبەکانی جێژنی ڕەمەزان ئەو جێژنی قوربانیان جێژی نەورۆز ساڵانی زوو با بڵێن بەحسی زووکەم نەگەێستا دەسەڕاستەوە دەست پێ ئەکرا با بڵێن بەتەمەنەکان و ئافرەتەکانمان و گەنجەکان ئەگەڕان جێژنە پیرۆزیان ئەکرد هەستێ بۆ نەکە جێژنی ڕەمەزان قوربان با بڵێن جێژی نەورۆز ئێستا ئەو بینی نماوبوون و منە کەسێک باری ئەکرد لە گەڕێکێتگەڕەکەەکە بۆی ئەگریە ئێستا تو ئەچی عادە دوابووی ئێوارە چێشتیان لێ ئەناو ئەو ماڵەیان داوات ئەکرد وەکو با بڵێن تەعارفێک وەکو ئەوەی کەوە ئەم ماڵە بەندەم و دەستوانان نییە چێژ لێبنێ چێشتیان لێ ئەناو تەعارفێک شانەکرد و خەڵکەکە ئەچوو سەردانیان نەکرد بەڵام ئێستا کاکشوان هەرنەک با بڵێن دراوسێتی ئەڵێ کە ئینسان ئەمرێ سوعاری لێ ئەکرێت چۆن بووی لەگە دراوسەکانت یانی بەڵێ کاک ئازاد بەڵێ باگوێمان لە تێبینی هیوا بە لە هەولێر سڵاو لێ بە کاک گیوا فەرموو دیارە ئەوەی کە باس دەکرێت لە ئێستادا ئەم جیاوازیە پێت وایە بەهۆی پێشکەوتنی کۆمەلگاوە یاخود وەک تەوەرەکانی تری مایکی خەڵکیمە باسمان لە دابوونەریت کە پێت وایە پێشکەوتنی بواری تەکنەلۆژیا بە تایبەتی هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەم دیاردە یاخود ئەم حاڵەتە مەبەستم دراوسێتیە کە وەکو خۆی نەمێنێ وەکو جاران بەڵێ سڵاو لێ بە کاگیوە بەڵێ فەرموو زۆر سپاس دەکەم ئێوارەت باش دەستپۆز بۆ تۆرەکە بەڕاستی زیانەتی کارشان ئێمە دێتە مشا بکەین لە کۆمەلگای خۆمانە زیانەتیانی وەک بڵێ زۆر زعیف بۆ کارشان یعنی لە کێشەکە ئەوەیە هاوڵاتی ئێساکە ناتوانێت جیران پشت بە جیران دۆسی بەڕاستی یعنی کێشەکەت ئەوەیە کارشان ئێمە کە دەبین جیرانێک مارێک با دەکات هیچ کە دێتە نانێت و ئەو ماوەتی ئەو جیرانی دێت بە خێرایی بەڵێ دیارە پەیوەندێکی هیوا لە هەولێر پشڕا سپاس بۆ ئازاد لە کەرکووک سپاس بۆ هیوا لە هەولێر بەڵێ دەچینە لای محەممەد لە سلێمانی سڵاو لێ بە کاک محەممەد فەرموو کاک محەممەد گوێمان لێتە فەرموو کاک محەممەد ئەلو کاشوان گوێ لێمە بەڵێ گوێم لێتە کاک محەممەد سڵاو لێ بە فەرموو زۆر لەسەرەوە جوانەکەی ئەم ئێوارێتان بەڵێ ڕاستی لەوە وڵاتانی خۆمانە و لە کوردستانی هەرێمی کوردستانی خۆمانە بە شێوەیەکی زۆر ئەبینرێت و ئەبیستێتەوە دراوسەتی زۆر کەم بووەتەوە ئەجرێکی زۆری لەسەر نەماوە بۆیە ئەمە ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک یەکەم لاوەزبوونی زەعیفبوونی ئیمانمان دووهەم ئەگەڕێتەوە بۆ زۆربوونی تەکنۆلۆژیا جاران ئەو بینی ئەگەر و کارە ئەم تەکنۆلۆژیای هێندە پێشکەوتوونە وایە دراوسەکان لەگەڵ یەکاکەوە بوونەوە لە ناو ماڵێکە زیاتر کاک محەممەد دیاریکەن چ شتێکی تەکنۆلۆژیا پێت وایە هۆکارێکە بۆ ئەوەی ئەم حاڵەتانە نەمێنێت یاخود دراوسێتی نەمێنێت وەکو جاران بەڵێ زۆربوونی کەناڵە ئاسمانیەکان زۆربوونی کەناڵە ناوخۆیەکان تەلەڤیزۆن سەتەلایت هەروەها بێتەوە ئەنتەرنێت سیارە ئەم زۆر هۆکارێک هەیەکەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوە ئەبینیکەوە ئەگەر و تەلەڤیزۆن نەبووایە کابرا لەگەڵ دراوسەکەی کۆ بۆ شەوانە ئاهاتنە دەرەوە لە ناو ماڵەکە کۆ بوونەوە باسییان لە خۆیان ئەکرد زیاتر یەکیانە ناسی بەڵام ئێستاکە ئەبینی بە هیچ شێوەیەک نەکۆبوونەوەیەک لە نێوان دراوسەکانە دڵسۆزیەک ماوە لە نێوان دراوسەیەک بۆ دراوسەیەکی کە بێگومان ئەمە زۆر هۆکار ئەگەڕێنێتەوە ئەمە یعنی لانی بەڵێ
ئەم هەر خۆمان کەم بەڵێ بابەتە بەڵێ محەممەد لە سلیمانی سپاس بۆ پەیوەندەکەت با بچینە لای سەرهەد لە هەولێر سڵاو بێ کاک سەرهەد فەرموو. السلام عليكم. عەلەیکوم ئەسسەلام کاک سەرهەد. براکەم ناوەکەم سەرهەدنێ سەرهەدە بەگال. بەڵێ ببوورە بەڵێ کاک سەرهەد. دەستخۆشی بەرنامەکەت لێ زۆر سپاس دەکەم. تەورەیەکی جوانە. زۆر سپاس. خۆی گرنگە پێش ئەوەی باسە دراوسێتی بکەین بزانین دراوسێتی بریکێلە چی؟ بریکێلە پەیوەندێکی کۆمەڵایەتی. ئینسانەکان ناتوانن خۆیان لێ بەدەر بکەن. چونکە پێم وایە دراوسێتی لە کاتی ئێستادا بەرەو کوژی لاوازی چووە بە بەراورد لەگەڵ ڕابردوودا، چونکە هەر کاتێک کۆمەلگای ئادەمی فراوانی بەخۆی بینی ئەو کات وردە پەیوەندی کۆمەڵایەتەکان کرد دەبێت. دراوسێتیش وەکووتمان بەشێکە لە پەیوەندی کۆمەڵایەتەکان. جاگەر تۆ ساڵی هەشتاکان بەراوردی ئێستاکە بکەیت بێگومان جیاوازیان نێوان ئاسمان و ڕێسمانە. ئەمە لە ڕووی وتاریەوە جا پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليؤذي جاره. هەر کەسێ باوەڕی بەخوا بە ڕووی دوای هەیە لەگەڵ دراوسەکەیدا چاکەکار بێ و زیانی پێ نەگەێنێ. دا من پێم وایە هەر کەسێ هەر تاکێک پەروەردەیەکی تەندروست و تۆکمە و ئاینی هەبێ ئەبەت ناتوانێت لەگەڵ دراوسەکەیدا جیاز بێتەوە، چونکە ئەگەر من حاڵەتێکی ناخۆشی نادژوارم بە سەداهات ئەوە دراوسێکەمە هاوکاریمەکە نەوەکو ئامۆزا پوژاکانم ئەو لەم نزیکترا. جا پەیوەندی دراوسێتی هەر لە کۆمەڵگایەکەنەما دەبێ من ئیتر چاوەڕانچی لەم کۆمەڵگایە بکەم. بەڵێ دەچینە لای کاروان لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک کاروان فەرموو. ئەلۆ بەڵێ کاک کاروان گوێمانێتە فەرموو. باشی براکەم ێوارە باش. زۆر سپاسەکەم ێوارەت باش. دەست خۆش بۆتەوە وڵای تۆرەێکی بەڵاتی لەجێ خۆیەتی. سپاس دەکەم. دراوسێتی وڵای دراوسێتی زۆر زای بۆ مەسەلەکە مادیشە بەڕاستی با پێ بڵێم. بەڵێ. تەکنۆلۆژیا پەیوەندی دراوسێتی وڵای پەیوەندی پێوەنی بەس مەسەلەکە مادیە. بەڵێ. زمانی زوو مەسەلەن دراوسێ پێکە هات تێگەی بۆ گەڕەکە ئەو گەڕەکە هەمویان داوەتیان لەگرن وا بوو بەڵام ێساوانە باوە زوو کە دراوسەیەک مەسەلەن کاچوو بۆ شوێنێکا وە سەفەر کلینەکە لە ماڵی دراوسەکەی دانا تێقەکەوەدە زۆر بوو دراوسەکە کلیگەی بەجێش بۆ دراوسەیەکانی کەواتە لە ئێستادا پێت وایە نەبوونی متمانەیە کە ئێستا بۆ شێوەیە وەکو خۆی نەماوە؟ بەتاچید متمانە نەماوە. بەڵێ. ئەوە بەس بیانی ئەوە بەس بێ بۆ دراوسێتی کە کلیلەکەی بەجێڵێ. بەڵێ سپاس بۆ سەرهەد لە هەولێر سپاس بۆ کاروان لە سلێمانی. بەڵێ دەچینە لای عەبدوڵڵا لە سووران. سڵاو لێ بێ کاک عەبدوڵڵا فەرموو. کاکی جان بۆ ئەوەی کە باسیتین لە ئایا بۆچی دراوسێتی لە ئێستا لە کۆندا ئەبێ باسی هۆکارەکانی کرد لە کۆن لە هۆکارەکان ئەوە بوو کات خۆی زیاتر مەسەلەکە لایەنە ئاینەکان زاڵ بوون بەسەر هەموو لایەنەکانی کۆمەلگا و شمادانی زۆر دار بۆن منەکە باسەوە کرا بۆن منە جیران لەگەڵ جیران ئاهی چەند گەورەیە تەنانەت باسەوە کراوەکە ئەبێتن زۆر دارەوەندە تاکید لەسەر کراوەتەوە کە میرات بدرێ بە میراتی بدرێ بە جیرانەکەی یعنی ئەبێ ئەوەندە لەگەڵێک باش بوون لە هۆک ئاین ئەڵێتن یعنی هۆک ئەوکەی کەواتە کاک عەبدوڵڵا ئەگەر شەریعەت یاخود ئاینەکان نەبوونایە پێت وایە ئەمە لە کۆمەڵگەی ئێمە وەکو دابوونەریتێکی ئینسانی یا وەکو دابوونەریتێکی مرۆڤایەتی پێت وایە ئەوە نەئەبوو بۆ شێوەیە ئەگەر ئاین نەبووایە؟ نابوو بێگومان نابوو چونکە پێما بێ ئاینەکان بۆ هاتی کە مرۆڤ لێک نزیکاتەوە هەموو ئاینەکان هەر ئاینەکاری هەر لە کۆنەوە تاکو ئێستا هەموو ئاینەکان بۆ هاتووکە مرۆڤ ڕێز مرۆڤ بگرێ مرۆڤ بە چای مرۆڤ تەماشای مرۆڤ بکات یعنی هیچ ئاینێک نییە بۆ مینا باسی ئەو کات مرۆڤێک ئەوە زیاتر لەوەی هەموو مرۆڤەکان یعنی لێک ئاسابن دا من مەبەسمەوە زیاتر یعنی کە باس لا زیاتر تاکید لەسەر جیرانتی کراوەتەوە دراوسێتی کراوەتەوە ئێمە گە تەماشا بکەین یعنی ئەتوانم بڵێم ئەگەر بۆ یەک لحظەیەش بێ ئەتوانم بڵێم جیرانەکە چی لێ ڕوەداکەن یعنی جیرانی خۆم ئەتوانم بڵێم ئاگام لە هەموو شتێک بیتن تەنانەت یعنی باوکمی ئەوەش یعنی باڵێک نزیکی لێکتریمان تێکڵاوە ئەتوانین هەموو تاکێکی لەگەڵ بکەم بە پێتوانشەوە ئەتوانم گۆرتی خراپەی لێ بدەم گۆرتی زەربەی لێ بدەم و یعنی مەبەسمەوە لەگەڵ جیران تۆ ئەتوانی هەموو شتێک بکەیت تاکێ لەگەڵ بکەی و خراپەش لەگەڵ بکەیت زیاتر یعنی ئاین کە تاکید لەسەرەوە کردەوە بۆ کایتر مرۆڤ لەگەڵ مرۆڤەکان چاک بوون من ئەوەی خۆما و بێگومان کاریگەری ئەو کاتی لەگەڵ ئێستاش ئەو گوتم ئاینەکە دیارەت لاواز بووە و هەموو جیرانەکانیش کات خۆی تاواکەر یەکتر بوون یعنی هەمویان یەکتریان تاوا کرد ماوە لەسانەکە زۆر جار کەسێکە سەرداری کەسێکی کات لەوانە بڵێتنەوە لەبەر
بەتایبەتی لەبەر شتێکەوە هاتووە بەخصوصی لەبەر شتێکی تایبەت هاتووە بۆ ێسارێک هەموو جیرانەکانانی ئەوەی کە جیران شتێکە کردن ماڵەکەی خۆشی شتێکە کردی بۆ ئەوەی تا و کەناڵێکی کردەوەیش بتوانین هەمان کەناڵ لە ماڵ بەڵێ کاک عەبدوڵڵا بەڵێ کاک عەبدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت لە ئەستۆرانە سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ دەچینە لای فەیسەڵ لە هەولێر سڵاو لێبێ کاک فەیسەڵ فەرموو هەموو کاتێکت کاکە بە بۆچینی من وەکو ڕێی وەکو ئەی خۆم بەڵێ بە بۆچینی من ئللا لەکن فەقیری مایە زیرانەتی لای دەوڵەمەند و ڕۆشنبیرم زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت فەیسەڵ لەولێر سپاس بۆ پەیوەندیەکەت دیارەوە تێبینی خۆی بوو بەڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە چرامان لەگەڵدایە لە شەمشەماڵەوە فەرموو چراخان هەموو کاتێکت بەڵێ چراخان گوێمان لێتە بەڵێ دیارە پەیوەندێکی چراخان لە شەمشەماڵ بشرا دەچینە لای ڕەوشت لە سلێمانی سڵاو لێبێ فەرموو ئەلو بەڵێ گوێمان لێتە ئەم کات باش کاک زۆر سپاس دەکەم کاک ڕەوشت بۆ جەنابەت و بۆ کارمەندانی کەناڵی کەی NRT زۆر سپاس بە ناوی هەمووانەوە زۆر سپاس بۆ جەنابی شێت من بەڕاستی ئەم کێشەیە گەڕنمەوە بۆ یەکەم بۆ ئەوەی تەکنۆلۆژیا هیچ عیلاقێکی نییە بە دراوسێتیەوە من پێم وایە دووەم شتیش متمانەکردن نەماوە لە وڵاتی ئەمە من بەسم بۆ نمونە من لە شاری سلێمانی ئاژیم مادە وای کردووە لە شاری سلێمانی ئێستا ئەسڵی خەڵکی شاری سلێمانەکە لە سلێمانیان نەماوە ینی هەموو ئەوانەی کە خەڵکی سلێمانین بەدەست ئەژمێدێن ئەوەی کە لەناویەتە ناو داخلی سلێمانیەوە هەمووی ناوچەکانی بڵین دەوروپشتی شاری سلێمانی یەتەنە بۆیە کە تۆ کەسێکە بێ بە دراوسێنم متمانی پێ ناکێ بەڕاستی دووەم شتیش بەڕاستی من وا هەستەکەم کە دەمێکە لە دەروی بڵین کوردستانە ژیاوم و هاتوومەتەوە هەست بە شتەکانەکە مەسەن بۆ نمونە یەکەمش ناحەی ڕێزگرتن نەماوە لە وڵاتە ناحەی ئەخلاق نەماوە ناحەی دەب نەماوە ناحەی ڕێزگرتن نەماوە بچووک ڕێز لە گەورە ناگرێت کاک ڕۆژ بە کورتی بە باسی بکەین دیارە کە کاروانیش لە سلێمانی پەیوەندی کە دەڵێت متمانە نەبوونی متمانە هۆکارێکە بەڵام تێبینەکەی محەممەد لە سلێمانی کاک محەممەد دەڵێت پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئەو مەبەستی ئەو بوو بوونی سەتەلایت و ئینتەرنێت و ئەمانە پێت وایە ئەم ئامرازانە ئەم هۆکارانە وا ناکەن کە تاکەکانی کۆمەلگە زیاتر سەرقاڵ بن بۆیە پەیوەندی کۆمەڵاتەکان کەمتر دەبنەوە بۆیە دراوسێتیش نامێنێ من پێم وانێ عیلاقی هەبێ بە تەکنۆلۆژیا وەکو پێم وتی خەڵکی ئەفڵەکە لە شارەکان نەماوە بۆیە ناتوانین متمانە بە هەموو کەسێ بکەین مەسەڵ دوای ئەوەش کێشەیەکی تریژێ لەم وڵاتەیە خانووکڕین و خانوو فرۆشتن مەسەن بۆ نمونەی وایە خانووی حەزی لە خانوویکی خۆشەچێتە گەڕێکی تر لەبەرەوە کاچێتە گەڕەکەەکە هەستەکە کە دراوسەکان باش نین یعنی بوونی ئەوەی چۆن ئەڵی مەسە من بۆ نمونە من لە بەختیاریە ژیم 10 ساڵە 12 ساڵە خانوویەکی تر بکڕم بڕۆمە شوێنێکی ترەوە طبعا تازم يعني دراوسەکان سیقە بە من ناکەم من سیقە بەوان ناکەم ئەمە ینی من کێشەکان میەگەڕنمەوە بۆ ئەوەی کە خەڵک متمانی نەماوە بە یەکتی ڕێز خۆشەویستیم بۆ مولایەکتان و زۆر سپاس بۆ ڕەوشت لە سێمای بەڵێ ئەزان پەیامێرمان لە شاری دهۆک چەند چاپێکردنی ئامادە کردو لەسەر تەوەری بەرنامەکە با پێکەوە ببینیم یەتانیت بۆش یەتانیت خراپ یعنی بەێ باشتر بۆ بۆ هەندێ سەرێک و دەبێتانەوە چۆن مرۆڤانی چێتر هەبوو ینی جیرانی هەبوو ابخو دبر دا جیرانی اسم و علاقات بتر قواتر بون نوکه هند جیرانی که هی بس نه هند قوته یعنی جیرانی بگو بزی بزی ها جیرانی نینه هبیا ما و جیرانش مروی نزیکتره درگاهی برخ درگاه مروی آخه نگاه کردیت بیشتر اگر آگر برگو ملاته دکیت ورته اکی جیرانی مرویه نه مرویه راستی جیرانی مهمترین یعنی و خوشترین علاقاته محل شعبی جیرانی مای بس افت جهت قرب باص حال ملاين يعني خانة وانا جديرا بشكل ستايل غربي لهاتي جيرانيش تباري قوات نمايا جيرانيا ويغاوي راسي وكيا جارانينا يا جارا عالمي كدو تناصي سري كدو بتشون خلقي بارا بترحم قالي كدو هبي خوشي ونخوشيت كدو القاليك دابين بس يانو كان هريك المال اخو هاي الكاسينينا بەڵام زان دووبارە سڵاو لێ بە دیارە یەکێک لە تێبینی هاوڵاتیەک لە شاری دهۆک وەک بەشداربووانی تر هاوڕا بوو کە دەڵێت لە گەڕەکە هەژارنشینەکان یاخود لە گەڕەکە ملیەکانە دراوسێتی وەکو خۆی ماوە دیارە ئەمە وەکو پرسیارێک ئایا بۆچی لە گەڕەکە
میلیەکاندا لە هەر پارێزگایك لە هەر شارۆچکەیەکی هەرێمی کوردستان ئەم حاڵەتانە یاخود دراوسێتی وەکو خۆی ماوە بەڵام لە گەڕەکەەکانی تردا نەما وەک یەکێک لە پەیوەندیەکان کە کاک فەیسڵ بوو لە هەولێر دەڵێت تەنها لە نێوان هەژارەکاندا دراوسێتی ماوە پێت وانە ئازان ئێوە پێتان وانە کە ئەمە بێتە پرسیارێک ئێمە بۆچی دەبینین لە تەنها لە گەڕەکە هەژارەکانە یان لە گەڕەکە میلیەکانە دراوسێتی وەکو خۆی ماوە بەڵات دەریامان لەگەڵدای لە سلێمانی وەروەها عومەر لە سۆران سڵاوتانێ بە فەرموو دەریاخان. سلام علیکم کاکشان. علیکم السلام زۆر سپاس دەکەم. زۆر سپاس مەمنون دەستخۆشیە و بەرنامەیەت لێ یەکەم. زۆر سپاس. بەڵێ یعنی ئێستا بەڕاستی دراوسەی ئێستا وەکو جاران نەماوە دراوسەی ئێستا وەکو گەڕەکە تازەکان بۆ نمونە کازیوە یان بەختیاری یا ڕزگاری ئەمانە ڕەحم نەماوە لە بینیانە. بەڵێ پێت وایە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ڕەحم نەماوە یان موبایل بە تەلەفۆنیان بە نۆرماڵێک ئەحواڵی دراوسەکە دەپرسی بەڵام جاران ئەچوی سەردان تەکرد بەڵام ئێستا لە گەڕەکە کۆنەکان وەکو ئازادی و ئیبراهیم ئەحمەد و ئەمانە هەمووی بڵین بەڕاستی مە دراوسێمان هەیە ڕۆژ نێنێتە ماڵمان هەمووی کەسی باشن لەخوا بەزیابێ بەڵام خۆزگەیتە لە گەڕەکە تازەکانی شا هەروەها بووە. بەڵێ سپاس بۆ دەریا لە سلێمانی دەچین لای عومەر لە سۆران فەرموو کاک عومەر سڵاو لێبێ. ئێوارە باش. ئێوارە زۆر سپاس دەکەم. دەستخۆشیەوە بەرنامەت لێ یەکەم. زۆر سپاس. بەڵێ کاک عومەر. جیرانەتی باسی جیرانەتی ئەوڕۆ هۆی لێ هاتووە خەڵک سەرقاڵە وەکو جاران نییە هەمووی وەدوو مادی و معنەوی و ئەو جۆرە شتانە کەتیە. جاران عالەم فەقیر بوو دەستکوت بوو نەدار بوو ئێستا خەڵک دەوڵەمەند بووە لەبەر دەوڵەمەندی هەستی بە جیرانەتی نەمایە. بەڵێ ئەوەی ئێواران دێتەوە ماڵی حیسابەکە لە خۆیان بەیانی چەند قازان دەکەم چەند زەرە دەکەم چەند پێیەکەم چەند پێیانەکەم یعنی حیسابەوەی نەکە جیرانەکەی چی هەیە چی نییە سەردانی بکە نەخۆشی هەیە نەخۆشی نییە یعنی سیلێ ڕحمی نەمایە جاران وە نەبوو جاران سیلێ ڕحمی هەبوو هذا خلق لي خربوا حتى بين لك نيك دانش سرداني اي كيت جات جوني كتان هبو يساوار كتان هبو دستار هبو او شتان هبو اوشتانش نمايا يعني سيلي رحمي نمايا کاک عمر بە کورتی ئەو ئەگەر وەڵامی ئەو پرسیارم بێتەوە پێت وایە ئەمە شتێکی ئاساییە کە ئەو جۆرە ڕەحمانە زۆر لە بەشداربووان باسی دەکەن کە دەڵێن سڵەی ڕەحم نەماوە ئایا ئەو شتێکی ئاسایی نییە کە هەر کەسێک ژیانی تایبەتی خۆی دەژی لە ماڵی خۆیدا بەڵام پەیوەندی لەگەڵ دراوسێ و یان پەیوەندی لەگەڵ ئەو کەسەی دەوروبەری لە هەر گەڕەکێکدا بێت پەیوەندی نەبێت شتێکی ئاسایی نییە یان باش نییەوە؟ خدای بە نەزەری من باش نیت چکە جیرانەتی زۆر زۆر ئەساسە بۆ خۆی ئەڵێت ئینسان کە جیرانی یەکتری بوو کەی شتێکت لێکەوەمە هەتا براتە گاتێ جیرانەکە ئەدگاتێ. بەڵێ سپاس بۆ عومەر لە سۆران سپاس بۆ پەیوەندەکەی بەڵا دەچینە لای جەوهەر لە قەڵەتجێ سڵاو لێبێ کاک جەوهەر فەرموو. زۆر سپاس دەکەم. کاکە بەڕای من ئەو هەستەی کە جیرانەتی نەماوە تا ئێستا بڵێن ئەو جیرانەتی کە ئەو هەستە نەماوە ساڵان دەگەڕێتەوە بۆ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و بوونی موبایل و هەموو کەناڵە فەزاییە و ئەنجا بوونی خۆناوێکی سەرمایهداری یعنی خەڵک زیاتر گەشەی کردووە خەڵک زیاتر سەقاڵی ئەو شتانەیە ئەو عیلاقە و ئەو پەیوەندیە کۆمەڵاتیە لاواز بۆ بەرەو نەمان دەڕوە ئەوە شتێکی ئاساییشە لەبەرەوەی هەتا تەکنۆلۆژیا بەرەو پێش بڕوە ئەو شتانە لاواز دەبن ینی کەم دەبنەوە عیلاقاتان نامێنن کاتی بۆ ینی کات نامێنی فەراغات نامێنی بۆەوەی جیرانەکان بتوانن پەیوەندیان لە نێواندا بەهێز بن. بەڵێ کاک جۆردیار ئەو پرسیارشم لە کاک عومەر کە پێت وایە ئەگەر پەیوەندی کۆمەڵاتەکان ئاوا بەم شێوەیە لاواز بن یاخود دراوسێتی نەبێت ئەوە شتێکی ئاسایی نییە؟ بەلای من شتێکی ئاساییە چونکە ئەوە لەگەڵ بەرەو پێشچوونی شتەکان لاواز دەبن شتێکی زۆر ئاساییە ینی کەسێک دەتوانین لاواز بینێت کە لەگەڵ جیرانەکەی خۆی بەڵام ئەوە شتێکی ئاساییە کە لاواز بەڵام پێت وایە لە کۆمەلگاکانی تردا ئێمە دەبینین حاڵەتەکان ئەم حاڵەتە هەیە گەر هات و لاوازی کۆمەڵایەتی بۆ شێ هەبوو کەواتە زۆر لە بەشداربووان دەڵێن ئەمە ئەساسێکە دراوسەتی دەبێت هەبێت ئەرکێکە دەبێت هەموو کەسێک جێبەجێ کە ئایا جێبەجێ نەکردنی ئەم ئەرکە وەک زۆر لە بەشداربووان باسییان لێوە کرد هیچ زیانێک دەگەینێت بە کۆمەلگا بەگشتی بەبەستم ینی لێکترازانی تاکەکانی کۆمەلگا؟ وڵی بەڕای من ینی دەبێتە هۆی لاوازی پەیوەندی ینی کۆمەلگا لەسەر یەک نامێنی ینی زیاتر ئاگای لە یەک نامێنی لە دەبڕین ئەو ئاراکان لە دەکردنی بڕیارەکان ینی خەڵک لێک دوو دەکەوێتەوە ینی
ناتوانین لێکنیزی بە ئاگای لێکتر نابێ زیانی دەبێت. بەڵێ سپاس بۆ جەوهەر لە قەڵازی بەڵا زەندیارە مامۆستایەکی ئاینیمان لەگەڵدایە کە پەیوەندی کردو بۆ بەرنامەی مایکی خەڵک بۆ ئەوەی زیاتر ئاشنامین بە هەندێک زانیاری ئاینی لەسەر دراوسێتی و هۆکاری ئەو بزانین کە هەندێک لە بەشداربووان دەڵێن ئەگەر هاتو ئاین نەبووایە وەکێکی لە بەشداربووان کە کاک عەبدوڵڵا لە سولان دەڵێت ئەگەر ئاین نەبووایە دراوسێتی نەدەبوو. ئایا دراوسێتی ئەرکێکی ئاینی یاخود ئەرکێکی مرۆڤایەتیە؟ بەڵێ نیاز هەورامانی لەگەڵماندایە مامۆستا ئاینی. سڵاو لێبێ کاک نیاز. عليكم السلام ئەوان وتارخوێنی مزگەوتی ئیمام عەلی. سڵاو لێبێ مامۆستا. عليكم السلام سەر هەردوو چاوم سپاس بۆ بەرنامەکەت. زۆر سپاس دەکەم مامۆستا. دیارە ئەوەی کە لە پەیوەندەکانە باز دەکرێن یەکێک لە بەشداربووان کاک عەبدوڵڵا لە سۆلان دەڵێت ئەگەر ئاین نەبووایە ئەوە دراوسێتی نەدەبوو. ئایا دراوسێتی ئەرکێکی ئاینیە یان ئینسانیە؟ ئەگەر زۆر بە سەریعی سەرەتا زۆر سپاس بۆ بەرنامەکەت ئافرم دەست خۆش بێت. زۆر سپاس. بەرنامەکە بەرنامەیەکی زیندووە و پێویستی واقعی ئێستاکەی هەرێمی کوردستانە. وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە یان بە مانایەکی تر لەگەڵ وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەڵێ مافی دراوسێ لەسەر دراوسێ هەم مافێکی ئاینیە و هەم پێویستیاتێکی کۆمەڵایەتی ناو کۆمەلگای ئێمە و حەجم کۆمەلگاکانی مرۆڤایەتیە. من ئەمەوێ ئاماژە بۆ بدەم زۆر بە سەریعی دراوسێ چێیە و مافی حەقی دراوسێ چییە و جۆرەکانی دراوسێ چیە لە ڕوانگەی ئاینیەوە. یارە دراوسێ ئێمە چێ جۆرمان هەیە؟ جۆرێکمان هەیە تەنها دراوسێیە با دراوسێکە لە ڕوانگەی دینیەوە دینداریش نەبێ هاودینی تۆ نەبێ بە مانایەکی تر مسلمانیش نەبێ مادام دراوسێتە حەقی دراوسێتی لەسەر شانی تۆ هەیە. جۆری دووەمی دراوسێ ئەوەیە کە هەم دراوسێتە هەم مسلمانە لە ڕوانگەی دینیەوە ئەمەیان دوو حەقی لەسەر تۆ هەیە یعنی هەم حەقی مسلمانەتی و هەم حەقی دراوسێتی. جۆری سێمیان سێ حەقی لەسەرتە دراوسێتە حەقی دراوسێتی مسلمانە حەقی مسلمانەتی خزمتە حەقی خزمایەتی. کەواتە ئێمە لە ڕوانگەی ئاینیەوە ئەتوانین بڵێن سێ جۆر دراوسێمان هەیە. ئایا چیە دراوسێ؟ ئەو کەسێک کە دیوارێکمان لەبینە نەخێر لە ڕوانگەی دینیەوە ئێمە فەرمودەیەکی پێغەمبەرمان هەیە سەڵات و سەلامی لەسەر بێ ئاماژە بەوە ئەکا چل ماڵ لە لای ڕاست چل ماڵ لە لای چەپت چل ماڵ لە پێشەوە و چل ماڵ لە دواوە بە دراوسێ حسابەکرێ و حەق و مافی دراوسێتیان ئەبێتەوە. کەواتە مامۆستا ئەو حەق و مافانە چین؟ حەق و مافەکان ئەگەر زۆر زۆر بەگشتی ئاماژەیان پێ بدەین مادام تۆ دراوسێتە ئەبێ لە کاتی نەخۆشیە ئاگاد لێ بێ لە کاتی خۆشییان لەگەڵ خۆشی ئەو تۆ خۆشیت بێ لە کاتی ناخۆشیە تۆ پێی دڵتەنگ بی لە کاتێکی کێشە مەشاکیلێکی تۆ بەدەنیەوە بی یعنی ئەگەر کورت و توختی بکەینەوە تۆ چۆن براکەت هەر شتێکی هەبوو ئەگەر بە عەمەلی لەگەڵی نەبی لە ناخە لەگەڵیەوەی دراوسێکە دەبێ هەر کێشە و مەشاکیل خۆشی و ناخۆشی تۆ ئەبێ ئاگاد لێ بێ. بەڵێ دیارە مامۆستایەکی مامۆستا بەڵێ مامۆستا دیاردەیەک هەیە لە نێو دراوسێکانە یان لە نێو تاکەکانی کۆمەلگا سەردانیکردنی یەکتری بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باس کرد ماف و حەقەکە کە ئەوەیە تۆ دیاری بۆ کەسێک بەری لە کاتی نەخۆشیدایان هەر خۆشییان خود ناخۆشی. بەڵام ئەگەر هاتوو زۆر لە بەشداربووان دەڵێن لە نێو گەڕەکە هەژارەکاندا دراوسێتی ماوە بەڵام کەسێک ئەگەر هەژار بێت و نەتوانێت ئەو مافە ئەو ئەرکەوک و خۆی جێبەجێ بکات ئایا شریعەتی ئیسلام چۆن دەڕوانێت ئەو کەسانە؟ با من یەک عەرز جەنابەت بکەم حەقیقەتێک تەنها دیاری بۆ بردن نییە پندێکی پێشینان هەیە ئەڵێ خۆڵکەکەت گەنمین بێ و نانەکەت جۆین بێ تەنها دیاری بۆ بردن نییە زۆر جار سەلام و کەلامێک ئەحواڵ پرسینێک لە دیاری بۆ بردن زۆر گەورە و گرنگترە ڕەنگە دیارەکە بیر بچێتەوە بەڵام ڕووە خۆشەکەت زەردەخەنەکەت پێکەنینەکەت ئەحواڵ پرسینەکەت لە دیاری بردنەکە گرنگترە بۆ پێغەمبەر تەکیل دەواکاتەوە درودی خوا لەسەر بێکە باسی ئافرەتێکی بۆکان شەوان شەو نوێژەکە و ڕۆژان بەڕۆژووە بێ بەڵام دەمپیسە پێغەمبەر پێ فەرمێ لا خەیرە فیها هی فی النار با شەوان شەو نوێژ بکە با ڕۆژانیش بەڕۆژوو بێ مادام خەڵکی لە دەست و زمانی سەلامەت نین ناچێتە بەهەشت بەڵکو ئەچێتە ناو دۆزەخ. کەواتە لە فەرمودەیەکی دیکە فەرمێ ناچێتە بەهەشت ئەو کەسەی کە عەزیەتە بۆ دراوسێکەی زەحمەتی دراوسێکەی ئەدات بە مانایەکی تر ڕەحمەت نییە زەحمەتە. لەبەرەوە ئەرک و مافی دراوسێ یەکێکە لەو ئەرک و مافانەی ئەگەر بەهێز بوو پەیوەندی کۆمەڵایەتیمان چاکە بێ و لێی سوودمەندە بین و ئەومان قازانجی لێکرد ئەگەر هاتوو مافی دراوسێکانمان جێبەجێ نەکرد شەریف بدە بەداخەوە ئێستاکە لەناو ئەم شارەی ئێمە وای لێ هاتووە دراوسێکەم لە خوارەوە ماڵەکەی ئەگەر بگرێ زۆر جار ئامادە نین بچم بدەمەوە کە ئەمە کارە ساتە بەدڵنیاییەوە یەکێک لەو شتانەی کە میلەتی ئێمە ئەم کۆمەلگای ئێمە تاکەکانی ئێمە ئەتوان شانازی پێوە بکەن ئەو پەیوەندی کۆمەڵایەتی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە کە وجودی هەیە
بەڵێ مامۆستا نیاز هەورامانی و تارخوێنی مزگەوتی ئیمامی عەلی سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ ئازان وچانێکی کورت و بەردەوام دەبین لەگەڵتان. دووبارە سڵاوتان لێبێ ئازان بەڵێ بیرتان دەخێنەوە لە سەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانین تێبینی و سەرنجەکانتان بنێرن. بەڵێ زمناکۆ لە کەلار هەروەها سەرکەوت لە تەقتەق سڵاوتان لێبێ فەرموو کاک زمناکۆ. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت. بەڕێزم دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس دەکەم. بەڕاستی بەرنامەکە تا بڵێ بەبێزە وڵایی بەڕێزم دەربارەی دراوسێتی تەوەری بەرنامەکە دراوسێتی سش لە نێوان هەژارنشینەکانە ما وەکو چەند پەیوەندی ئەوانەی پێش پەیوەندیەکان باسییان کرد بەڵام لە نێوان سەرمایەدار و دەوڵەمەندەکانە بە هیچ شێوەیە نایبینین. خۆی دراوسێتی بۆ ئەوەیە کە دراوسێ بێ بەبان دراوسیا بمرێ. بۆ نمونە جارە دراوسەیەک نەخۆشەیەکێ بوو کێشەیەکێ بوو مردوویەکێ بوو هەتا دوای لەو پرسە و لەو کێشە بوون بەڵام ئیسا بۆ نمونە من 12 ساڵ لەگەڕێکێکان باوەڕێگای ئەوسێوامەیە نایناسی نایناسنیان جێژنەکانیش سوچەمەگە تاکوتەران بشتە ماڵێکتری وەڵی وایە ماڵێکتریمان هەن نەبیوانی ئەم ماوەیە. پێتوانیە کاک زمناکۆ زۆر جار وەکو شتێکی کۆمەڵایەتی سەرقاڵی هاوڵاتیان سەرقاڵی خەڵک بەوەی کە ئیشوکاری خۆیان یان پێشکەوتنی تەکنۆلۆژیا سەرقاڵی ئەوان بە بەو شتانی کە لە بەردەستیانە لە ئێستادا ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی کە دراوسێتی کەم کرێتەوە وەک هەندێک لە بەشداربوون ئاماژەیان پێکرد. بەتاکید ئەوەش کاریگەریە لەسەری بەڕێزم کاکشوان بەڵام ئەو سیلەی ڕەحبووەکو هاوسێتی بێت پەیوەندیەوە نەبێت چونکە هاوسێتی بۆی کە بۆ نمونە 30 ماڵ 15 ماڵ 10 ماڵ لە شوێنەکە کۆکراوەتەوە خۆرێکی ئەیتوانی وەکو ئیسە کۆمەڵێک هەیە لە هینەکانە مەسەل لە عەرازی و گەشتیارەکان خۆیانە بەجار ڕۆیشتون پەینا ماڵەیان کۆمەڵێک تایفە و عەشرەت خۆ ئەگەر هاوسێتی وانە بۆیە دراوسێتی بێ هەرێکی کۆمەڵێک لە سەحرایەکە یا لەسەر ملک و مەڵاتەکەی خۆی ناوسێتی بەڵێ ئەوەش هەیە ئەوەش تاسیرەکە بە بۆ چون من بەڵێ وایە بەڵام بەتاکید سیلەی ڕەحم زۆر لاواز بووە سیلەی ڕەحم کەم بووە سۆزداری نەماوە ینی من بۆیە گەڕێنمەوە. بەڵێ لە کەلارەوە دەچینە تەقتەق کاک سەرکەوتمان لەگەڵدا ئەسڵاو لێبێ کاک سەرکەوت فەرموو. سلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام. باشە بیران دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ وڵای من تێبینەکانم بە کوردی باس دەکەم سەبارەت بە دراوسێنی جێتر نەبوونی متمانەوە کە قسەکان دووبارە کرایەوە حەز ناکەم دووبارەکەمەوە بەڵام ئەگەڵ بەڕێزە گوتی تەکنۆلۆژیا بەڕاستی تەسیرینە تەکنۆلۆژیا تەنها خەڵکی مشەوەش کردەوە خەڵکی مەشغوڵ کردەوە بەڵام لێ زیاترن کەمبوونی ئاین ینی کەمتر متمانەبوون بە ئاینەوە تەسیری زۆرە ئەم کێشانەیە بەڵام تەکنۆلۆژیا بەڵام برادر لەسەر باسی تەکنۆلۆژیا هۆکار تەکنۆلۆژیا هۆکار نییە بەڕاستی سێ ڕحمی کەم بووە تۆ دەڵێ دراوسێت ئەمژەکە خزم لەگە خزم ئێستا هاچێتی داکەن تو چی باری دراوسێ دەڕێ. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی کاک سەرکەوت لە تەقتەق دەچینە لای بەهارخان لە سۆران سڵاو لێ بە بەهارخان فەرموو. بەڵێ بەهارخان گوێمان لێتە فەرموو. بەهارخان ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کسکەوە گوێمان لە پەیوەندیەکەتە فەرموو سڵاو لێبێ. بەڵێ دیارە پەیوەندیەکەی بەهارخان لە سۆران پچڕا بەڵێ دەچینە لای شکار لە هەولێر سڵاو لێبێ فەرموو. هەموو کاتێکت ئەگەر دوور کەویتەوە لە تەلەڤیزیۆنەکەی خۆ دەنگەکەی کسکەی کاکشکار. ئێستا چۆنە؟ ئێستا زۆر باشە بەڵێ فەرموو. کاکشان جاری تەوەرەکەی ئەمڕۆ زۆر جوانە لەسەر دراوسەیە. زۆر سپاس. ئەمڕۆ پێوینەکانی زۆر جوانە لەسەر دراوسێ. ئێستا وێلی هاتووە دراوسێ لەگەڵ دراوسێ ڕازیە. دراوسێ هەیە کە مردی لێ ئەمڕۆ دراوسەیەکەی تری ناچێ بۆ تەعزیەکەی. پێت وایە هۆکارەکان چین کاکشکار؟ کاکشوان جان دراوسێ هەیە مەرحەبەی دراوسێ خۆی ناکەن پێشتر وانە بوو پێشتر دراوسێ ئامۆژەیەکترێ پێ بە دوای دراوسێ خۆی ئەگەڕان ئەچوو بۆ لای دراوسەیەکەی خۆی ئامۆژگاری یەکتریانە کرد بە ئێستا ئەوە نەماوە لەناو مجتەمەعەکەی ئێمە. بەڵێ دەچینەوە کەلار حوسێنمان لەگەڵدا سڵاو لێبێ کاک حوسێن. هەموو کاتێکت کاک حوسێن فەرموو. باشە ماوەتاییان زۆر سپاس دەکەم. والله دەستخۆشی بەرنامە لێتکەم بەڕاستی ئەم تەوەرە زۆر تەوەری چاکە ئێمە تقریبا 2 ساڵ هاتمە لە شوێنی دانیشتمە دراوسێمان هەیە بەڕاستی زۆر ڕێک و پێکەن عیبیان نییە و ئەو کاتە وەتیان دراوسێ ئەو جەماعەت وەتیان دراوسێ وانیە و ڕاستە هەیە هەندێک وانیە و هەندێک باشە و بەس ئێمە لەخوا بەزار دراوسێمان هەیە خۆم نەخۆشم هەیە بەردەوام سەردارمانەکەن سەردانیانەکەین و
دەستخۆشی بەرنامەیە. زۆر سپاس بۆ حسێن لە کرار هەروە سپاس بۆ شکار لە هەولێر بەڵازان پەیامنێرمان بەهێز عوسمان چەند چاوپێکەوتنی ئامادە کردووە لە شاری سلێمانی با پێکەوە ببینین. دراوسێتی یەکێکە لە پیرۆستترین شتەکان کە لە ژیانە ئینسان هەموو ئینسانێک پێویستە ینی هەست بۆ دراوسێتی بکە. ئەجر دراوسێ زۆر گرانە. اینجا هەر کە دراوسەیەک هەست بەو ئەجرە بکە هەست بەو گرنگیەتی بکە حتمما پەیوەندێکی گەورە دروستە بێ و خۆشەویستی دروستە بێت لە نێوانە ئەمەش بێتە هۆی ینی ژیانێک گوزەرانی هەموو کەسێک لەو حاڵەتەیە ئەبێتە هۆی ئەوەی کانی بتوانن بە ئاسوودەی بژین لەگەڵ یەکتریا لەبەرەوەی دراوسێ زۆر دەوری هەیە لەگەڵ دراوسێکەی ترە. دراوسی ئێستا بەڕاستی ینی زۆر ئاشکرایە وەکو جاران نەماوە. دراوسێتی جاران زۆر زیاتر پەیوەندیەکە قوڵتر بوو پەیوەندیەکە گەورەتر بوو ئەجرەکە هەنی زیاتر هەستیان بۆ ئەجرا ئەکرد بەس ئێستا نە بەڕاستی ئێستا و دراوسێتیە زۆر کەمە. لە ساڵی هەشتاکانە بەڕاستی دراوسێتی زۆر بەرەو پێش بوو ینی سەما وەکو ماڵی خۆمان لە ساڵی هەشتاکانە ئەگەر ماڵی دراوسەکەمان خواردنێکی لە بەبێ ئەو چەند ئێوان چیان هەبووە ئێمەش بە یەکەوە ئەومانە خوارد ینی ئەوە بوو کە من مەجاری جاری وا ماڵی خۆمان نەبڵێم ئەگەر نان حاضر نەبووە ماڵ دراوسەکەمانان بۆ هاتە ئەم بەرەوە بە یەکە ئەو نانەمان خواردیان ماڵی ئێمە ماڵی ئەوان خواردنیان نەبووە ئەوانش ئێمەش خوارد بەوانمان ئەسپارت خواردنوشت بەس ئێستا بەڕاستی ئەو برایەتی و خۆشەویستێ نەمەوە. جاران بەڕاستی دراوسێ زۆر دراوسێتی خۆش بوو هاتوو چۆ زۆر هەبوو بەتەن یەکتریەوە زۆر بوون بەڵام ئێستا ئەم وەسایلانە و مەژوڵەتی دنیا بەڕاستی وای لێکردوە دراوسێکە خەریکەکتی نەناسن لەبەر ئەوەی خەڵکەکە ئەمڕۆ بە زۆری خەریکی وەسایلی تەلەڤیزۆن و ئەرتەنێت و زۆر شتێکە هەیەکەوە ئەمڕۆ خەڵخۆی پێوە مەژوڵ کرد و مەژوڵەتی دنیاش و کە سابەت و ئەمانە باری ژیانی گرانی خەڵک وای لێکردو دراوسێتی زۆر کەم بووە. والله ئەرجی دراوسێتی لە کۆن و هەردوو تەمعن ئەرجی دراوسێ زۆر گرانە بەرامبەر بە یەکتری لەبەرەوە ئاینی ئیسلام ئەوەی فێرکردن کە ئەرجی دراوسێ زۆر گرانە بەرامبەر بە یەکتری. دراوسێ شتێکی ئەرچێکی پیرۆزە ئینسان ئەگەر دڵی یەکتریە ڕاگرێ دراوسەکەت کەستە براتە باوکتە هەموو شتێکتە بەڵام ئەمڕۆ بەنسبەت ئەمڕۆ بەناشکری خوانە بێ دراوسێ وای لاتووە ینی ئەم مادەی وای لەم خەڵکە کردووە دراوسێتی نێشتە بەڵام دراوسێ زۆر ئەرچێکی پیرۆزە گرێمە سێری دراوسێ بکەین چونکەم دراوسێ ئەگەر مەسەر لێ قەومانێکی بێ نەخۆشێکی بێ یا شتێکی بێ هەر دراوسەکەت فریا دەکەی ئەمڕۆ دراوسێتی بەس بەداخەوە زۆر بەداخەوە خەڵکەکەی ئێمە ئەمڕۆ دراوسێتی ینی نافامێنێ تەمەشاکەی لێ خەومەیە مناڵێکی نەخۆشە بێ یا قەدرێکی لێ خەومێ ینی دراوسەکەی کەم کەس بەهاناوەچێ. دراوسێتی خۆی لە هەموو کۆمەڵگایەکە پێویستە دراوسێتی هەبێ و پەیوەندیەکی کۆمەڵایەتیە بەڵام لە ئێستا فەرقیە لە کۆمەلگای کوردی خۆمانە جیاوازی زۆر زیاترە لە پێشووتر ئەوەی من بزانم لە پێشووترا خەڵک زۆر تێکەڵیەکە بوو لە دراوسێ تەنانەت لە کاتی ئەو ژەمە خواردنانەی کە ڕۆژانە ئامادەکرا بەیەکەوە بەشداریەکیانە کرد بۆ یەکتری خواردیانە بەڵام ئێستا تەنها مەگەر سوتفە دراوسێکت ببینی پێی بڵێ چۆنی باشی ئەگەر ئەحواڵێ یا جاری وایە نازانی ئەو دراوسی تەنیشت تەنانەت ناوی چێ مە بەستم ئێستا لە ماڵی خۆمانە من نازانم و دراوسی تەنیشتمان ناوی چێ. بەڵێ ئازیان بڕیار لە سلێمانی تەبال لە هەولێر لەگەڵماندان سڵاو لێ بێ کاک بڕیار فەرموو. زۆر سپاس دەکەم. بەڕاستی من شتەکە بۆ ئەگەڕێنمەوە خەڵکەکەەوە هەستەکەمەوە مرتاحن لەگەڵ دراوسەیە هات شوێ یەک ناکەن بەڕاستی کەیماڵی کۆمەڵگەیانی پێکەوە ژیان بە دراوسێتی و جوانە ئەوەی دراوسەکەت فریاتەکە لە کای تەنگانەیە خەڵکەکە ناتوانێت خزمەکانی خۆ ناتوان فریاکەون کە وەکو تۆ مرتاحیت لەگە دراوسەکەت نەبیت ئەی بۆ ناسی بەتەنا ژیانێ بەسەر بەریت یعنی کە مرتاحیت بەتەنابیت هەوڵەکە وای لێکات دراوسەکە ناتوان پێکەوە بژین هۆکارەکەی ئەمەیە ڕەحم نەماوە پابەتبوون بە دینەوە نەماوە هایاڵێ وەڵی وەک وایە لە ئەوروپا بژن کاکە ئەوروپا کوا وایە هەمویان دراوسێتیەکیانێ ڕووخۆشیەکیانێ بەڕاستی لە کۆمەڵگەیان خەریکەوە لە دەستدەن تەنها لە ناو شۆنەکانمەوە لە لادێکانمەوە لە قەزاکانمەوە نازانم ناو شارەکان بۆ ئەلاتەوە تەنها و کارەکە بۆ دەگەڕێنەوە سیرێ ڕەحمبێ شوێنەمەوە. زۆر سپاس بۆ بڕیار لە سلێمانی بەڵا دەچینە لای تەبا لە هەولێر سڵاو لێ بێ کاک تەبا تۆ ناوت تەبای ئایا تەبای لەگەڵ ئەوەی سپاس دەکەم تۆ ناوت تەبایە تەبای لەگەڵ ئەوەی کە دراوسێتی ئێستاکو ڕابردوو نەماوە
والله منش عين همارم هي أو لبوا تنوكارت لقران مول وأنا سلي رحم هالوشي أو هوري أنا بيشتر بس يعني كزور كم بيتوت وزاجر رحم هبي أو دراسة كده بتنش تدا طري بيس السلام اللي في بيس السرداني مع كيسكي دوام شتيش تكنولوجيا خلق زور إسابة مشغولة أو سايت أنا كلاينو وفيسبوك وشتانا لجاتوي مثلا لقل دراسة كي بيوندي بس وخسي لقل قادتي لقل يكتشدي لشارة تدي قسي لقلك وكارة تديش دولة مندية أوك خوينا انت رزي دراسة كي قسي لقل كاسرداني بكاقوا يعني مادة ليرة دور ديني وإسا موديلة شي زور نافع بوا كان كرني سلامة دراسة كلا بلدك جدة بلدك هر دريكة سيشيلين يعني سلام دك أنا هيسيش من رام لقروي يعني دراستي وحبي بس بزورة شي ما منعون بينك بويكا زور بيها مروجة بسردام كاو يعني بتا ناخوشك لبو أماري زوكان اللي تقدا وأنا أوشكا يكتر بين السلامين كان يعني بشويش ما منعون بي أورا كان من بو بەڵێ سپاس بۆ تەبا لە هەولێر هەر لە هەولێر بەڵێنمان لەگەڵ دای سڵاو لێ بێ کاک بڵێن فەرموو سڵاو جەناب کاکەیە زۆر سپاس دەکەم سەبارەت بە جیران لەگەر من دەیگەڕێنەوە سەرەوەی کە وەکو هێندێک شەخص دۆڵەمەندی تازەنە دۆڵەمەندی تازە حەزیان لێ نییە لەگەڵ جیرانەکانیان تێکەڵاو بن لەبەرەوەی پێشتر نەبوون بوونە لەگەڵ هەموو جیرانێک تێکەڵاو بوونە بەڵام ئێستا دۆڵەمەند بوونە و خۆیان پێ لە جیرانەکانی خۆیان گەورەترە لەو شوێنەش نەبوونە کە پێشتر لێ فەقیر بوون ئێستا شوێنەکانی خۆیان گۆڕی و لە شوێنش کەنیشتە جێن جیران ئەرچی لەسەر جیرانە ڕاستە فەرقی جیران خۆت نییە ناموسی جیرانەکەت ئەو بەڕێی من ناموسی یەکن جیران ناموستە هەموو هیچ فەرقێکی نییە بۆ جیرانی باش بەڵام دەگەڕنەوە شخص مەسەڵەن زۆر کەس هەیە دەڵێ من فەرقم هەیە لەگەڵ فڵانی لەگەڵ ئەوەکەی کە لەبەرەوەی ئەوە خەڵکی فڵان شوێنە هیچ فەرقی نییە مادەم بۆ جیرانت خەڵکی شارێکیش بێ لە شارێکیکە شات بێ کێشەنە بۆ نمونە لە هەولێر ئەوارە بووین وەکی شەڕی ناوخۆ ئەرەوە بنمونێک بۆ دنمۆ شەڕی ناوخۆ ئاوارە بووین زۆر جیران هەبوو حیزبێکی تر بوو سەلامی لە جیرانەکەی خۆیان دەکردی بۆ ئەوانە ئاوارەنە پارتینە با سەلامیان لە نەکەین لەوانەیە لێش ئاوا بوو دەبیان گوزبیەوە ئاوارە نەیەکتین با سەلامیان نەکەین حیزبایەتی ناتوسێ جیرانەتی حەق نییە لەسەر جیرانەتی حیزبایەتی لەسەر حیزبایەتی جیرانی خۆت بەلانەی جیران هەر جیرانەوە لە قورئانیشدا دەڵێ چل ماڵکە وەکو مامەستای نیشای شارەتی پێکرد چل ماڵ لە خۆت و دوور لە تەنیشتەکان چەپ و ڕاست بەرەکەت و پشتت ئەوانە ئەرچی لەسەر یەکترا باڵە سپاس بۆ کاک بەڵێن لە هەولێر بەڵێ دەچینە کەرکووک دڵشادمان لەگەڵ دای سڵاو لێ بێ کاک دڵشاد باش کاکە زۆر سپاس دەکەم ێوارەت باش ئەم تەورەیەوە تەورێکی زۆر جوانە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەرەو بەهێزیەکێتە لە کۆمەلگای کوردەواریە وەکەی شێگەڕێتەوە بۆی کەوا کۆمەلگەیەکی مادی دروست بووە و تەوژمی هێناوە کۆمەلگەی مادی و هەروەها حەولەمە کە داخل بووە داخلی وڵاتەکەمان بووە ئەو لە مەشێکێکە لەو فەکتەرانەی کەوا بێتە هۆی بەهێزی پەیوەندی کۆمەڵایەتەکان و بۆ چارکردنی ئەم شتانە پێویستە کۆمەڵێک هەوڵ بدرێ بۆەوەی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزکرێ من ئەڕوانم پەیوەندی کۆمەڵایەتی 10 ساڵ پێش لە 5 ساڵ پێویستە گەلێک بەهێز بوو بۆ ئێستاش لە گوندەکانە پەیوەندی کۆمەڵایەتی گەلێ بەهێزە لە شارۆچکەکانە وەک ناحیەکان و قەزاکان گەلێک بەهێزە و هەتا لە ناو کەرکووکە ئەو گەڕەکانی کەوا لێک نەتەوەن پەیوەندیان بەهێزە گەڕک هەیە کووردە سەر تاپا کووردە عەرەبی کەمتیایە پەیوەندی بەهێزە کەواتە کاک دڵشاد تۆ لە کەرکووکەوە پەیوەندیەکەی بەڵام ئەو گەڕەکانی کەوا تێکەڵاون پەیوەندیان زۆر بێهێزە لەگەڵ بەڵێ کاک دڵشاد بە کورتی لە کەرکووکدا با ئەو نمونەیە بێنینەوە ئێمە کە زۆر لە نەتەوەکانی تێدایە دراوسێتی لە نێوان کورد و عەرەب و تورکمانەکان چۆنە لە ئێستادا لە کەرکووک وەڵاهی دراوسێتی ئەوانەی کەوا خەڵکی کەرکووکن یعنی کەرکووکی ڕەتەنن بە تورکمانەوە یا بە عەرەبەوە یا بە کوردەوە ئەوانە پەیوەندیان بەهێزە پەیوەندیان بەهێزە و پەیوەندیش بە عومرەکانە گۆڕێ ئەو فیانەی کەوا عومری لە سەروی 50 و بەرەو خوار دێتە 35 پەیوەندی بەهێزە بەڵام پەیوەندی لە بین گەنجە بەهێزە لە نەتەوەکان بەڵێ سپاس بۆ دڵشاد لە کەرکووکەکانە بەهێزە بەڵێ سپاس بۆ کاک دڵشاد لە کەرکووک سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ دەچینە لای دوا پەیوەندیمان ئازان چاوان لە سلێمانی سڵاو لێ بفەرموو ئەم کاتێ باش هەموو کاتێکە چاوان خان پێشەوە شتێک دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم بەڕاستی ئەو جەوەلانەی هەوڵە بژێری هەموو زۆر سپاس دەکەم بەڵێ چاوان خانەگە گوێت لێمانە فەرموو ئەمێنە سەر تەوەیەکەتان ئەوە بڵم بەڕاستی ڕاستە لێستادا
دراوسی وەکو جاران نەماوە لە بروی دیارە دو پەیوەندیمان کە چاوانخان بوو لە سلێمانی بشرا سپاس بۆ پەیوەندیەکەی بەڵێ ئازان دیارە دو پەیوەندیمان بوو بەڵێ ئازان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک چەند تێبینی و سەرنجێکمان بۆ هاتووە لەسەر تەوەری بەرنامەکە کە تایبەتە بە دراوسێتی یەکێک لە سەرنجەکان یەکەم سەرنج کە سیڤار ئس وایە دەڵێ دراوسێتی لە ئێستادا هیچ بوونێکی نەماوە هەروەها کەمال قادر دەڵێت ناکرێت پشت بە دراوسی ئێستا ببەستی ئارێز مەهادی دەڵێت دراوسێتی لەم ڕۆژەدا هیچ بوونی نییە هەروەها سەودا دۆست دەڵێت ئێستا دراوسێتی بۆتە شتێکی عیبە ئیسماعیل کوردستانی دەڵێت دراوسێتی گەر لە ڕوانگەی ئاینی ئیسلام سەیری بکەین زۆر گرنگی پێدایە و دەڵێت پێغەمبەر درودی خوای لێبێ لەسەر فەرموویەتی کە دراوسێتی ئینجا براکەت واتە دراوسیەکەت زۆر لە برا نزیکترە بەڵام لە ئێستادا لە هەمویان حەسوودی بەیەکتر دەبن و خۆی دەڵێت هەروەها ئارێزهاز دەڵێت پێشتر دراوسێتی دراوسێ کاری نەبوو تەنها خۆی بە دراوسەکەی ترەوە خەری دەکرد بەڵام لە ئێستادا کات نەماوە و دەڵێت کات کەم بۆتەوە بۆیە دراوسێ حەقی بەسەر دراوسی ترەوەنی هەروەها هێوی محەممەد دەڵێت دراوسێتی لە ئێستادا زۆر جیاوازە لەو دراوسەتیەی کە لە ڕابردوودا هەبوو هۆکارەکەشی پێشکەوتنی تەکنۆلۆژیایە کە هۆکارێکی سەرەکیە بۆ لاوازبوونی پەیوەندی کۆمەڵاتەکان دیارە زۆربەی بەشداربووان ئاماژەیان بۆ کردەوەها ڤینا لەتیف دەڵێت بەڕای من دراوسێتی وەکو جاران نەماوە و زۆر خەڵکی زۆر گۆڕاون هەروەها توانەتاها دەڵێت شار لە دنیای ئێمەدا گردبوونەوەیکی مرۆیی بێسەروبەرەیە وە گیانی هاریکاری کۆمەڵایەتی لە شاردا لە ئاستێکی نزمدایەوە دەڵێت هەر بۆیەشە پەیوەندیەکان لە کەمبوونەوەدان مەسەلەکە ئەوە نییە خەڵک پەیوەندی کۆمەڵایەتی بێهێز بووبێت ئێستا خەڵک بە دوای ژیان کەوتووە چونکە ژیان ئێستا وەک شەمەندەفەرێک وایە ئەگەر سەری نەکەویت دوا دەکەویت هەروەها ئیسماعیل کوردستانی دەڵێت دراوسێ ڕوانگەی دیارە و تێبینێکی دووبارە نردۆتەوە کیژان لوقمان دەڵێت بەڕای من دراوسێتی وەکو جاران نەماوە لەبەر ئەوەی پارە و سامان هۆکارێکی گرنگ و سڵەی ڕەحم نەماوە هەروەها پۆڵا قاسم نووری دەڵێت دراوسێتی لە ڕابردوودا زیاتر گرنگی هەبوو لە نێوان دراوسەکان چونکە هاوکاری یەکتریان دەکرد ئەگەر 1000 بە ئەو دراسیەیە هاوکاری دەکەن ئەگەر 1000 بۆیە دیارە مەبەستی ئەوەیە هاوکاری دەکرا بەڵام لە ئێستادا دراوسێ هەیە لە باتی چاکە خراپەی هەیە و دەڵێت پێغەمبەر درودی خوای لێبێ فەرموویە دراوسێ ئەرکی لەسرە و دراوسێ ئەرکی دراوسی تری لەسرە بەڵام ئازان دیارە لێرەدا هیوادارم توانیمێتمان ڕاجیاوازەکان کۆ بکەینەوە لەسەر ئەم دیاردەی کۆمەڵاتیە کە دراوسێتی لە نێوان ڕابردوو ئێستادا کە بۆچی لە ئێستادا وەک دەوترێت کەم بۆتەوە دیارە زۆربەی بەشداربووان ئاماژە بە لاوازبوونی پەیوەندی کۆمەڵاتیەکان دەکەن و دەڵێن دراوسێتی ئێستا و کوژارانەوە نەماوە بەڵێ ئازان سبێنی هاوکارم هەکارنهێلی لەگەڵتان دەبێت بۆ تەوەرێکی گەرمتری بەرنامی مایکی خەڵک هەرشاد بن.